بۆ سەفەری وڵاتێکە ڕۆیشتم لە مەتار چاوەڕی تەیارەکەم بوو بفڕێت. مزگەوتێکی بچووکە ناو مەتاڕا هەبوو. چوم ئیسراحەتێکی تیا بکەم و دوور کاتی نوێژیشم تیا کرد و تۆزێکیش سەرخەویەکەم بۆی شکا. واللهی لە گریانی گەنجێ خەبەرم بووە. چوم بۆ لای وتم کاکە گیان بۆ گریت. من زۆر کەس دێن بۆ لام دڵی خۆیان بۆ مەکەن و زۆر کەسیشم الحەمدولillah بۆ شێوازە چارەسەر کردووە. چەند وشەیەکم پێ ئەتوانم شیفای دڵی تۆ بم. وتی کەس ناتوانێت شیفای دڵی من بدات تەنها خوا نەبێت. چییە برا عەزیزەکەم؟ دانیش لەگەڵ ماوە گفتوگۆی بۆم کرد و دەم و چاویم سڕی. وتی مامۆستا گیان من پیاوێکی دیندار و خواناسم، ئەهلی قورئانم، ئەهلی دینم، بەڵام نازانم چۆن دەسم لەگەڵ ئافرەتێکی داوێن پیسا تێکەڵ کرد و زینام لەگەڵیا کرد. ئێستا من چۆن لە خۆم خۆش بم؟ کاکە من چۆن بخەوم؟ چۆن فرمێسک لە چاوم مشک بێت؟ چۆن بتوانم پێ بکەنم؟ کاکە من لیقام هەیە لەگەڵ خوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ما من منکم إلا وسيكلمه ربه. بەخوا هەموومان خوای پەروەردگار قسەمان لەگەڵا ئەکات دوونە تورجمان. هیچ کەسێک تورجمانت بۆ ناکات. خوای گەورە بە خیتابی خۆی بە لوغەی خۆی قسەت لەگەڵا ئەکات. هیچ کەسێکیش بۆ تورجمان ناکات. لە خواتی ئەگەیت ئەی بەندەکەم ئەتەذکر ذنب كذا وكذا؟ بیرت دێ لە فلان ڕۆژە لە فلان جێگەیە لە فلان دەقە و سەعاتە تۆ فلان گوناهت ئەکرد؟ کاکە چ جورئەتێکە بەرامبەر بەخوا بڵێ خوایە گیان من بیرم یەت خیانەتی زەوجیم ئەکرد، بیرم یەت لەسەر مێزێ دانیشتم و مەزەم ڕازان بۆ مەشروبم ئەخوات، دوای تاغوتێک کەوتبووم، دوای زاڵمێک کەوتبووم، زوڵمم ئەکرد، دینەکەی خوام وەلا نابوو. تۆ چۆن ئەتوانی ئەو جورئەتت هەبێت؟ بۆیە بەڕێز دەکەم کەسی ئیماندار گوناه بەلایەوە تاڵە، گوناه بەلایەوە ناڕەحەتە. کاکە ناکرێت تۆ ئیماندار لەناو جێگەکەتا بیت و حي على الصلاة حي على الفلاح الصلاة خير من النوم تو هر بقوي. والله تو ككاتي خوتي برزكم قسم بخوات ولا أهلي فجار وفساقي قناه بلاته وزور نورمال وآسايا أجينا تو دعوتك إخوارات أكيتوا لا يتخلف عنها إلا منافق معلوم النفاق. عبد الله كريم مسعود فرمي السيون بخوا هيج كسيك دواناك لن يجي جماعات بيانيان إلا أمكسا منافقك دور رويكي طواوة. أهلي معصية قناه بلايانا وزور آسايا بلام أهلي إيمان زور بلايانا وقرصة. كاكا آفرتي كي بالا بوشي محتشمي حجاب بسد بلايا وقرصة برشمي ديار بيت، بلايا وقرصة طالقة جي ديار بيت. قسم بخوا آفرتي وهي أجريد الله كاتي درقاي مالكم كردوتو قشم بروتي بياي بينيويتي أترسم خواليم خوش نبيت. توي بريس خوشك بريزكم جواني كت تايبته ببياوكي خود بميردكي خود پیاوانی خەڵکی تەنها و تەنها خراپەیان لە تۆ بێت. والله ئەو پیاوەی چاتت بۆ کات، ئەو پیاوەی لە بازارە بە باڵای تۆیە هەڵ ئەدات، ئەو پیاوەی پێت ئەڵێ ماشەڵڵا کە جوانە قەسەم بەخوا تەنها و تەنها ئەوێ حەزەکانی خۆی لە تۆیە خاڵی بکاتەوە. ئەوە بۆ ئەوە نییە تۆ شازادەی، ئەو بۆ ئەوە نییە ئەو ڕێزت لێگرێت. والله ئەم منەظەمانی کەوا هاتوونە ئەلمانیەت و سیکۆلارەکان کەوا دیفاع لە مافی ئافرەتەکەن قەسەم بەخوا بۆ تێرکردنی حەز و شەهەواتی خۆیانە، نەک بۆ ڕێزگرتن لە تۆ.